بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، لە بەرنامەی ژیار و ڕەمەزان گەیشتینەوە خزمەت ئێوەی بەڕێز. لە سەرەتا داواکارم کە خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لای قبول بکە لەو مانگە پیرۆزە. بەڕێزان، ئەم مانگە گەورە و پیرۆزە بەڕاستی گەورەی و گرنگی ئەم مانگە بەڕاستی بۆ هەموو کەسێک و بۆ هەموو تەمەنێک گرنگە کە بەڕاستی ئینسانی ئیماندار، ئینسانی بڕوادار، ئینسانی مسلمان کە چاوەڕێیە، یعنی مانگ بە مانگ ساڵانە چاوەڕێی ئەو مانگە دەکە بۆ ئەوەی کە بەڕاستی خۆی شەحم بگەتەوە، بۆ ئەوەی کە زۆرترین تاعەت و عیبادەت ئەنجام بدە لەو مانگە پیرۆزە. بەڵام بەڕاستی لە زیاتر کە بۆ ئینسانی گەنج گرنگترە، یعنی چەند گرنگە بۆ هەموو تەمەنێک وەکو ئاماژەمان پێکرد، بۆ گەورە، بۆ گچکە، بۆ پیر، بۆ هەموو کەسێک ئەوەی کە خۆی بە مسلمان دابنێ، بەڵام ئەوەندە گرنگترە لە بۆ ئەو کەسەی بەڕاستی کە لە تەمەنی گەنجێتی. لەبەر چی؟ لەبەرەوە کە بەڕاستی زۆر کەس کە بە تەمەندا دەچی، یعنی ئەوجا پێشەمانی، یعنی سوودی نییە، کەڵکی نییە، ئەوجا زۆر پێشەمانە بیتەوە لەو هەموو ساڵانەی کە لەسەری ڕۆیشتووە و بەڕاستی حەقی خۆی نەداوە، ئەو هەموو ڕەمەزانەی لێ ڕۆیشتووە، یعنی ئەوجا پێشەمان بوویتەوە کە حەقی ڕەمەزانی نەزانیوە، گرنگی ئەم مانگەی پێنەگەیشتووە، بۆیە بەڕاستی پێشەمان دەبیتەوە، یعنی و حەزەکەتن کە ببیتەوە گەنج بۆ ئەوەی بەڕاستی هەوڵ بدەتن هەموو کات و ساتەکانی ئەم مانگە پیرۆزە پڕ بکەتەوە بە کاری چاک، کاری باش. بۆیە بەڕێزان، گەنج لەبەرەوە کە توانای زیاترە لە کەسێک کە بە عمردا چوبی، حتمما ئەو گەنجە کاتی کە دێتن دەتوانیتن زۆرترین عیبادەت ئەنجام بدە لەو مانگە پیرۆزە. بەڕاستی بەڕێزان، یعنی ئەم مانگە فڕسەتێکی زێڕینەیە لە بۆ هەموو ئیماندارێک، لە بۆ هەموو مسلمانێک، و بە تایبەتی وەکو ئاماژەمان پێکرد بوو بۆ ئینسانی گەنج. بۆیە بەداخەوە کە دەبینین زۆر گەنجی خۆمان هەیە کە مسلمانە و بە ڕۆژیشە، بەڵام بەڕاستی ڕۆژیەکەی ڕۆژیەکی ڕووکەشیە، ڕۆژیەکی زۆر سادەیە و یعنی وەکو بڵێن ڕوحی ڕۆژیەکە، فەلسەفە و سر و نهێنی ڕۆژیەکە پێنە گەیشتووە و نازانیتن. وا دەزانێت ڕۆژی تەنیا بریتە لەوەی کە ماوەیەک یعنی خواردن و خواردنەوە نەخۆتن و ئیتر دوای ئەوە بە کەیفێ خۆی چ بکەت چ نەکەت، کێوە دەچی کێوە دێت، ئەو شەوانە مەسەلەن بەچی بەسەر دەبە. بەڕاستی بەداخەوە کە زۆر گەنجی خۆمان دەبینین کە بە ڕۆژ بە ڕۆژیە، بەڵام شەوان لە کافێتێریا و لە شوێنی خراپ و یان ئەگەر هیچ نەبی بە یعنی بە بێسوود کاتەکەی بەسەر دەبە. یعنی ئەمە جێداخە بەڕێزان، ئینسان ئەوەی کە بزانیتن بەڕاستی ئەم مانگە خوای گەورە خەلاتەکە، پاداشتەکە دایتە ئینسانی ئیماندار بۆ ئەوەی کە بەڕاستی ئەگە بێت و کەم تەرخەمیش بیتن پێش ڕەمەزان لە مانگەکانی تر، بۆ ئەوەی کە لەم مانگە بەخەبەر بێتەوە، بۆ ئەوەی هەوڵ بدەتن تەعویزی هەموو مانگەکانی تر بکەتن، لەبەر ئەوە خێر و ئەجر و پاداشتی کاری چاکە لەم مانگەدا زۆر زۆر زیاترە وەک ئەوەی کە لە مانگەکانی تر، وەکو لە چەندین فەرمودەی پێغەمبەردا درودی خوای لەسەر بی هاتووە. ڕاستە هەر یەک چاکە بەدە چاکەیە، بەڵام گەورەی و بڵێن گرنگی خێرەکەی زۆر زۆر زیاترە. یعنی ئەگەر زیاتریش نەبی لە دە چاکە، بەڵام خێری پاداشتی چاکەیەک لە ڕەمەزان زۆر زۆر زیاترە لە خێر و پاداشتی بڵێن نەفسی ئەو چاکە لە غەیری ڕەمەزان.
وبوی بەڕێزان یعنی وەکو ئاماژەمان پێکرد ڕەمەزان زۆر شتەیەکە مباحە درستە لە ئینسان حرامە بی کە ئینسان مەسەن خواردنەوەی حەلال درستە بەڵام لە ڕەمەزان حرامە لەو کاتەی کە دیاری کراوە لە نوێژی بەیانیەوە هەتا مەغریب کەواتە چۆن دەکرێ ئینسان تاوانێک ئەنجام بدە لە مانگی ڕەمەزانی پیرۆز کە تاوان خۆی ئەسڵەن لە غەیری ڕەمەزانیش حرامە و گونەحە و ئینسان نابیتن ئەنجام بدەت ئەدی چۆن دەکرێت لە ڕەمەزان کە هەندێک شت هەیە دروستە مباحە کە ئینسان بکە لە بەس لە ڕەمەزان سنووردارە ئەو مباحاتانەش بۆ ئەوەی ئینسان نفسی خۆی فێر بکات تدریب بدە لەسەر کاری چاک و کاری باش بۆیە بەڕێزان یعنی یەک لە نعمەتەکانی خوای گەورە لەسەر بەندەکانی ئەویش ئەوەیە کە تەنیا یەک جۆر عیبادەتی فەرز نەکردووە لەسەر ئینسانی ئیماندار تەنەوعی عیبادە هەیە بۆیە یعنی بۆ ئەوەی لەبەرەوە ئینسان طبیعەتی ئینسان وایە کە تووشی مەلە لەبی یعنی خوای گەورە فەرزی نەکردووە بەس نوێژ بکە یان بەس بەڕۆژی بی یان بەس قورئان بخوینتەوە مەسەن یان بەس ذکر بکە بەلکو ئەوانە هەمووی عیباداتن بۆیە ئینسان دەکرێت لە ڕەمەزان بە تایبەتی هەوڵ بدەتن یعنی یەک چرکە و یەک لەحظەش لە دەستخۆی نەدا کە دەڵێن لە دەستخۆی نەدا معناوە نییە بەردەوام سەری لە سوجدەبی و نوێژ بکە بەڵام تەنانەت خۆ ئەو ئەگەر نووسنەکەشی هەر بە عیبادەت حساب ئەگەر نیەتی ئەوە بیتن کە دوای ئەوە هەستیتەوە عیبادەتێک ئەنجام بدە بەڵام بەڕێزان نەک بەداخەوەکە وەکو ینی بوویتە نەریتەک زۆربەی مسلمانان کە هەتا نیوەڕوو هەتا عەسر دەنون ئەوە على ساز بە ڕۆژین ڕاستی بەڕێزان ڕۆژی ئەوە نییە ڕۆژی ئەوەیە کە ئینسان وەکو ڕۆژانی تر کارەکانی خۆی ئەنجام بدە و ئینسان باماندووبی الأجر على قدر المشقة بە هیچ شێوازێک وەکو ئەوە نییە کەسەکە تا عەسر بنوی و بە ئیسراحەت و لە ئاخیری هیچ هەز بە تێنوێتی و بە برسیەتی نەکە بە چاوەڕێی ئەوە بیتن کە هەمان ئەجر و پاداشتی ئەو کەسەی وەربگری ئەوەی کە لە بەیانیەوە دەچتە سەر ئیش و کاری خۆی یان والحاصل خەریکی عیبادەتە و ماندوو دەبی بەڵێ تێنوو دەبی بەڵێ برسی دەبی بەڵێ بەڵام فەلسەفە و سر و حکمەتی ڕۆژوبوون و ڕەمەزان ئەوەیە بۆیە بەڕێزان یعنی ئەمە ظاهرەیەکی زۆر بڵێن غەڵەتە ئینسانی مسلمان بەڕاستی دەبی هەوڵ بدەتن ینی ئەم مانگە استیغلال بکەتن لە دەست خۆی نەدەت فرسەتێکی گەورەیە وەکو باسمان کرد زۆرترین عیبادەت ئەنجام بدە ینی تەنانەت مەسەلەن ینی ئەگەر لە کاتی ئیشکردنەکەشی دەتوانیت ذکری خوای گەورە بکە يعني سبحان الله العظيم سبحان الله وبحمده صلوات دان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەزکاری مەثورە کە زۆرە ئینسان بکە لە کاتی کە ڕۆیشتن بۆ نوێژ هەوڵ بدەتن بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆز نوێژەکان بە جەماعەت بکە سنەتەکان محافظەی لەسەر بکە لە ڕێی کە دەچیت بۆ نوێژەکان مەسەلەن دائیم ذکری خوای گەورە بکە و کاری خێر ئەنجام بدە خۆ ئەگە هیچ نەبی قسەیەکی خۆش لەگەڵ کەسێک دەکەی يعني ئەمەش هەر بڵێن وەکو سەدەقەیە یان ئینسان هەوڵ بدە سیلەی ڕەحم ئەنجام بدە لەو مانگە هەر کارێک بیکە کارێکی خێربی بەڕاستی ئینسان هەوڵ بدە لەو مانگە بۆ ئەوەی بەڕاستی وەکو باسمان کرد ئەجر و پاداشتی ئەو کارە چاکانە لە مانگی ڕەمەزان زۆر زۆر زیاترە و گەورەترە یان بڵێن ئینسان هەوڵ بدات فێرە علمێک بی زانستێک بی جێ لە محاضرەیەک ڕابگری ئەگەر چی بەڕاستی مانگی ڕەمەزان زیاتر مانگی عیبادەتە ئینسان تەنانەت زانایەکانیش لە مانگی ڕەمەزان زیاتر خەریکی عیبادەتە بوون بۆیە مانگی قورئانە بەڕێزان هەر یەک لەمە بە هەوڵ بدەتن لە مانگی ڕەمەزانی پیرۆز زۆرترین قورئان خوێندن بخوێنیتن و زۆرترین ختم بکە بۆیە ئەم قسەکانم موجهە لە بۆ گەنجەکان ئەوەی کە یەک ختمی بکەت مەفروزەوە ئەگەر کەسێک بەتەمەن بتوانیت ختمێکی قورئان بکە ئەوەی کە گەنجە مەفروزەوە سێ ختم بکە 5 ختمی قورئان بکە لە ڕەمەزانی پیرۆز لەبەرەوە مانگی قورئانە قورئان دابەزیوە لەو مانگە پیرۆزە بۆ سەر پێغەمبەر درودی خوا لەسەر بۆ ئومەتی ئیسلام بۆیە گەورەی مانگی ڕەمەزان لەوەدا کە قورئانی پیرۆز دستوری ئومەتی ئیسلام منهەجی مرۆڤایەتی لەو مانگەدا دابەزیوە لە بۆ مسلمانان بۆیە بەڕێزان من ئامۆژگاری خۆم و هەموو بەڕێزان و هەموو مسلمانان و ئیمانداران و بە تایبەتی گەنجەکانەکەم کە هەوڵ بدەین بە هەمومانەوە ئەم مانگە تێپەڕ نەبیتن ئیلا ئێمە ڕەزامەندی خوای گەورە بەدەستمان هینابیتن ئیلا خوای گەورە یعنی ڕەحمی بەمەیدا کردبیتن و خوای گەورە ئێمەی ڕزگار کردبیتن لە ئاگری دۆزەخ خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لای قبول بکات و آخر دعوانا الحمد لله رب العالمين